بزوتنەوەی گۆڕان چەند ڕۆژێکە لەم گردە سەرقاڵی هەڵبژاردنە. هەڵبژاردن بۆ دەستەی سەرۆکایەتی، جڤاتی گشتی، خانەی ڕاپەڕاندن، ڕێخەری گشتی بزوتنەوەکە. 25 ئەم مانگەش کاوکاتە لەگەڵ دروستبوونی بزوتنەوەکە خانەی ڕاپەڕاندن و ڕێخەری گشتی هەڵدەبژێردرێت کە سەرجەمیان بەیەکەوە خانەی ڕاپەڕاندن پێک دەهێنن. تا ئێستا 11 کەس فۆرمیان بۆ دەستەکە پڕ کردوتەوە و سبەیش کە دەکاتە 23 تەمووز دەرگای خۆکانیتکردن دادەخرێت. بەپێی ئەو قسانەی دەکرێت عومەری سەید عەلی ئەگەری زۆری هەیە وەکو ڕێخەری گشتی بزوتنەوەکە دەستنیشان بکرێت. سەبارەت بە پرۆسەکانی تر تا ئێسش پرۆسی خۆکاندیدکردن بۆ ئەندامێتی خانەی ڕاپەڕاندن لە جڤاتی نیشتیمانی بەردەوامە. تا ئێستا تام ساتی لەگەڵ بەڕێسانین 11 کەس خۆیان کاندید کردووە بۆ پۆستەکانی خانەی ڕاپەڕاندن و هەتا سبەینێ سەعات 4 دەرگای خۆکاندیدکردن واڵایە. گۆڕان دەیەوێت لە دوای هەڵبژاردنە نێوخۆیەکانیەوە بە هەمان فۆرمی پێشووەوە درێژە بەکایی سیاسی خۆی بدات بۆ پاراستنی یەکڕێزی و هێشتنەوەی دەنگی جەماوەرەکەشی. کار بە دەستوری نووسراوی بزوتنەوەکە دەکەن. ئەندامێکی ژووری یاسای ئەو حیزبەش دەڵێت هەموو 2 ساڵ جارێک هەڵبژاردنی ڕێخەری گشتی ئەنجام دەدرێت و ڕێخەر دەتوانێت 3 خول خۆی کاندید بکات. هەڵبژاردننی ڕێخەر و ئەندامانی خانەی ڕاپەڕاندن کە دەسەڵاتێکە لەلایەن جڤاتی نیشتیمانی و دیارەکرێت بۆ 2 ساڵ دیاریەکرێت مدەکەی بۆ 2 ساڵە تا ئەو بەروارە توانین مارەسی کارەکانی بکات. پێی دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان هەر کەسێک ئەندامی خانەی ڕاپەڕاندن و ڕێخەری گشتیش بێت بۆ ماوەی 3 جار ئەتوانێت خۆی کاندید کاتەواتە بۆ 6 ساڵەکات کە هەر 2 ساڵ جاری هەڵبژاردن بۆ ئەندامانی خانەی ڕاپەڕاندن نەکرێت کە مافیان هەیە 3 جار خۆیان کاندیدکەنەوە. ڕۆژی 25 ئەم مانگە ڕۆژێکی نوێ و چارەنووساز دەبێت بۆ بزوتنەوەی گۆڕان چونکە وەکو خۆیان دەڵێن لە دوای مردنی نەوشیروان مستەفاوە دەیانەوێت جارێکی دیکە خۆیان کۆ بکەنەوە. لە ساڵی 2009 ئەم پیاوە تۆی گۆڕانی لە گردی زەرگەتە ناشت و لە ساڵی 2017 و لە دوای نەمانی نەمامەکەی ڕادستی ئەندامانی تری بزوتنەوەکەی کرد. لێ سەردا ئەرک و بەرپرسیارەتی ئەم بزوتنەوەیە قورستر بووە و وەکو خۆشیان دەڵێن لە دوای 25 ئەم مانگەوە گۆڕانکاری لە سیاست و بەرنامەکانیان دەکەن و بە گوڕوتینێکی نوێەوە دەگەڕێنەوە نێو کای سیاسی لە باشووری کوردستان. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.